خواتان لێبێ و ئێوارەتان باش خوای گەورە نوێژ و ڕۆژووی هەموو لایەک قبوڵکە من هاژە غەفوورم ئەم ئێوارەیەش هاتمەوە بۆ لاتان میوانی ماڵەکانتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی ژیان دۆستی بێگومان ئەو خواردنە سەرەکیەی کە لە مانگی ڕەمەزاندا هەمووان گرنگی پێدەدەین خورمایە خورما لە هەموو ماڵەکاندا هەیە و لەسەر سفرە خوانی هەمووانە بۆیە من هاتوومەتە ئەلوەی هەولێر بزانین لێرە خورما لەکوێیەت و نرخەکەی چۆنە و چەند جۆریش خورما هەیە و گرنگی کەمکردنەوەی گومرگ لەسەر خورما چەندێکە بێ و تا چەند هاوکارە بێ بۆ هاوڵاتیان تا نرخێکی هەرزانتری هەبێ و بتوانن زۆرترین جۆری خورمایان هەبێت و سوودەکانی خورما و ناوی ئەو خورمایی کە باشترینیانە لەگەڵمان بن. حاجی سەباح کە ماوەی 20 ساڵە ئیشی خورماکە خۆت بڵێن خورما هێنێەوە فرۆشێت حاجی خوا بازار با چۆنی خۆش بخوافتکارڕێ بەخێر بێن سەر چاوم زۆر سپاس بازار باشە لەگەڵ مانگی ڕەمەزان لەخوا گەورە بە زیادیان الحەمدولillah یعنی بەس ئەمە چ بوو مشکلەکەمان ئەوە بوو یعنی خورمای خۆمان عێراقی ئێستاوە هەمووی لە بەردەستی خۆمان الحەمدولillah بەس مشکلەکەمان ئەوە بوو گومرجی ئێران ئەو ساژ گومرگ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەری هەرگرتی ئەوە ئێستاوە سارەکەەوە لە پشتۆڕی چاوەڕی ساری باشە ئەوە ئەمڕۆ کە هاتوون قسە و لەگەڵ کردن گومرگیان لەسەر نەبووە؟ نا گومرجی لەسەر نەبووە حکوومەتی ئەمە چەند سوودی هەیە؟ ئەوە زۆر سوودی هەیە نێسکەی هەتا هەفتا هەشتا وەرەقەی گەڕایتەوە لە بۆ ئەو خەرکەی غێر ئەمادا ئەو مەسرفەماندا هایشتە سا ئەو خەرکە فەقیرەی کە ماژە ڕەمەزانی بە ڕۆژی دەبی ئێستا ئەوەی لەسەر نەما ئینشاڵڵا خورمایەکە هەرزانتر دەبی ئەدی باشە چەند جۆر خورماتان هەیە لێرە؟ بەخوای من ئێستاوە عەشرەییە باشە ئەوە برێمە ئەوە خەسبی هیشکە ئەمانە هەمووی عێراقین ئەم جۆرانە بەرێ ئەوە بەرعیە ئەمە ئەسەلیان بەرعیەوە ئەمە زۆر جوانیشە دەرەزەیەکە بە ڕۆژین ئەگەنا ئەمنوتی دەمان خوارد قەینە ئێوارە ئەیخۆین ئینشاڵڵا فتارێکی دەکەینەوە ئینشاڵڵا چەند جۆر خورما هەیە لێرە لەم بازاڕەکە بفرۆشێت زۆر هەیە ئەگاتە چەند؟ والله بەخۆی 180 نوعی هەیە خورما 180 نوعی خورما هەیە خورما هەیە باشە هەرێ ئەوە کامیان لە هەمویان باشترە بەقورعان لە هەمیان باشترە ئەو بەرعیە بەرعی و ئەو برێمە ئەو برێمە لە هەمیان باشترە هەردووکی عێراقیە بەرێ ئەوە برێمە لە هەمیان باشترە برێمی عێراقی ئەوە دەرەزە دووەکەیتی ئەگە دەرەزەیەکەی لەوەی گەلەگەلە باشترە دەرەجەیەکە ئەمە بە چەندە کیلۆی ئەوە چلۆی بە 500 ئێستا عالیان بە 500 باشترین جۆری خورمایە و عێراقی و بە 500 باشترین جۆری خورمای دنیاکە بە ئەفتونیماندایە ڕقەمیەکی برێم ئەرێ وەڵا هەشە باشە ئەڵێن شێواز جۆری تری هەیە فەڵەستینیە ئەوە گران ئەوانە فەڵەستینی هەیە ئیسرائیلی هەیە سعودی هەیە تۆ پێ وایە ئەوانە باشەیە ئەوەی خۆمان بەس ئیش لە عێراقی دەکەم بس خورمای عێراقی ئیشی من عێراقی و ئێرانیە بەس لە ڕەمەزانە ئیشی ئێرانی دەکەم ئەگەنا خورما من بەس عێراقی ئیش دەکەم باشە حاجی بۆچی ئێمە عێراق خۆت زانین منتیقەیەکی گەرمە و خورمای باشیشی هەیە بۆ لە دەرەوە بۆمانیە بۆ لە ئێرانیە بۆ لە فەڵەستینیە بۆ شەریکاتمان نییە مەعاملمان نییە بە ناوی بینی وەچی ئێران ئێستاەوە خورمای وڵاتیە سێ هەندی ئەو خورمای گران ڕاوەستایە لە سەرەما ئەی بەقەدەر ئەمە باشە خۆشە هەر چیلۆیەکم لێوێن دەرێ بە 43,000 تومانی کڕیە بێ لە هەموو مەسرفەشی دەبزانەوە بە چەندیە چەند هەرزانە ئەو زادیەمان ئەوە چلو بە چەندیەوە بە 900 دیناریەوە بە 1000 دیناریە ئەو خورمایە جوانە کارتۆنەکەم لەوە بدێ کاکە کارتۆنێکمان لەمە بەنێ بزانم وەڵا ئەوە لە قەیسیە چێ زۆر جوانە ئەوە چیلۆی بە 1000 دیناری ئەوە کیلۆی بە 1000 دینارە ئەوێ چیلۆی 4000 ڕاوەدەستی ئێرانی ئەی بۆچی باشە خورمای جوان ڕەمەزانە لەبەر خاتری ڕەمەزانە خەرچیش مەرەقی ئەو مریەمەیە خەرچی خۆمە خاستن کوردستان مەرەقی مریەمە مەراقیان لە مریەمە نازام سڕەکەی چییە بەڵام ئەوە تا حاجیڵێ ئەمە خۆشترە و عێراقی و هەرزانتریش باشە مە لە بازارە فرۆشترێ بە چەنە مەلای ئێوە کیلۆی بە 1000 دینارە ئەم خورما جوانە کیلۆی بە 1000 دینارە بەڵام دوایەش چینە بازار بزانین لەوێ گەنەوە بەشە باش ئەوان لە بازارێ بخۆیان بزانە بە چەی دەبێت
کاک ڕەشید سڵاوە لەبێ خۆش بیت خوا سپاس بازاڕیش بە خۆش بیت، سپاس. لە دەستپێکی ڕۆژەکەتانەوە بازار چۆن بۆ ئەمڕۆ والله بازار باشە عیبی نییە. باشە، ئی شکر. خۆما بەرێ لەگەڵ ڕەمەزان فەرقی کردویاننا بەرێ فەرقی کردووە بەرێ باشە ئێوە لێرە زیاتر خورما فرۆشتنیان هەموو بەرهەمێکتان هەموو ڕستێک دەفرۆشین خورما و ڕسق هەمووی. باشە لە ڕەمەزان کامیان زۆرتر خواستی لەسرە لەم ڕستقی کە ئێوە هەتانە واللهی بە زۆری خورما خورما بەرێ بڕیارێک دەرچوو خورما تا پازدەی ڕەمەزان بەرێ. گومرگی لەسەر نییە ئەمە بەرێ. تەسیری هەبوو هەرزان بوو نرخەکەیان و خۆیەتی والله هەر وەکو خۆیتی نەهاتووە خورما هەتا ئێستا نەهاتووە داخل نەبووە. باشە گەر بێت گومرگی لەسەر نەبێ بەرێ. هەرزان نەبێ طبعا زۆر دێ هەرزان دەبێ بەرێ. باشە ئێستا مام ڕەشید باسیۆم بۆ بکە چەند جۆری خورماتان هەیە لە کوێیەت والله خورما زۆری عێراقیمان هەیە ئێرانیمان هەیە فەڵەستینیمان هەیە سعودی هەیە ئەو بەڵێ. چار بابەتە هەیە. لە هەمویان زیاتر کامیان باشترە دەمێکە ئەزمونە هەیە لە فرۆشتنی خورماوانە بەرێ. باشە لە هەمویان باشتر کام جۆرەیانە واللهی زۆر یعنی باشتر سعود ئەوە هەیە سعودی و فەڵەستینی هەیە باشتر. باشە بەس ڕەواجی ئێرانی و عێراقیەکە زۆرترە چکە ئەو سعودی و فەڵەستینیەکە گرانترە سعری بۆ گرانترە گرانترە خورمایەکەی کوالتێکی چاکترە باشترە، چاک. بەرێ گرانترە بەرێ کوالێتەکەی باشترە بەرێ. باشە سعرەکەی چۆنە ینی کەمترین نرخی چەندێکە کەمترین نرخ واللهی کەمترین نرخ عێراقیە ئێرانیەکە هەرزانترە لە عێراقیەکە شەرزانترە. بە چەنە کیلۆی بە چەنە عێراقیەکە هەیە بە تقریبا 5500 دینار 6000 3500 دینار ئەو سعرانەیە. ئەی ئێرانیەکە ئێرانیەکە کارتۆن هەیە 12 دانەی تێدایە ئەوڕۆ بە 24000 دینارە. باشە ئەم کارتۆنانە یاخود ئەمە خەڵک زیاتر حەزیلێتی واللهی بە زۆری ئێرانیەکەی دەبن ئێستا عالی عازر ئێرانیەکە پاکەتە سڵە ئەوانەیە ئەوە باشتر دەفرۆشێت ئێستا عالیان ئەوڕۆکە. سعودیەکە کامەیە لەو جۆرەتان لایە بەرێ لە ژوورێ لە ژوور باش بەرێ. ئەوە کیلۆی بە چەنە ئەو کیلو هەیە سعودی هەیە عجوە هەیە عجوۆی سعودی کیلو بە 13000 لێرە. نەوعی تر هەیە سەفاوی پێدەرن کیلۆی بە 8000. ئێستا باسی دوو جۆرە کرد بەرێ. چەند جۆری خورما هەیە ناوەکانیان تۆ شارەزایت هەیە بەرێ بەرێ طبعا ئەدیکو ناوی هەمویانم پێ بڵێ بەرعی هەیە عراقیە بەرعی پێدەرن بەرعی باشە. زەهدی ئەوە قەسپی پێدەرن ئەو بە 1000 دینارە. برێمی شەیە نەوعی برێمی پێدەرن ئەو بە 5500 دینارە لێرە بەڵێ. عێراقیە لەگەر عشرەی بە 4000 دینارە ئەو جۆرە بەرێ ئەو جۆرە ئەوە عشرەیە بەرێ ئەوە کەیدیش برێمە. مام ڕەشید با بچین بە یەکەوە سەیرە بکەین چەند جۆرێکم پیشان بە بەرێ سعرەکانی شیانم پێ بڵێ بزان لێرە بە چەنە کە بەرێ. ئێوە نرخی جوملەتان ئەوە هەیە فەڵەستینیە بەرێ فەڵەستینیە کیلۆی بە 14000 دینارە. ئەم جۆرەیان ناوی چی ئەگەر بەوەیەکەوە سەیرێکی بکەین فەڵەستینی ئەوە ئەمە فەڵەستینیە کیلۆی بە چەند ئەوە کیلۆی 14000 دینار دەوەست. ناوی چی ئەمە ئەوە هەو فەڵەستینیە خورمای فەڵەستینی ناوی نییە ئەوە خورمای فەڵەستینی تەوا هەر ئەوە ئەی ئەویان ئەوەیان ڕەبیە ئێرانیە پێدەرن ڕەبی ئێرانی ئەوە کیلۆی کارتۆنی بە 16000 5 کیلۆیە ینی 5 کیلۆکە بای 16000 بەرێ 3200 دینار دەوەستێت کیلۆ باشە جا ئەمە کیلۆیەکەوە نیە فەڵەستینەکەی بە چەنە خورمای فەڵەستینی ئەو بە 14000 کیلۆی کیلۆی بە 14000 لە ئەلوەی هەولێر ئەم خورمایە کە گرانترین جۆریانە کیلۆی بە 14000 جاچینە بازار بزانین لەوێ نرخەکەی چۆنە لە دوکانەکان چۆنە و بە چەنە فرۆشترە بزانین لەوێ هەرزانترە گرانترە. ئێمە ئێستا هاتوینەتە ناو بازار بزانینەوە خورمایە کە بەیانی چوین سێرمان کرد لە ئەو کۆگا گەورەیە لەو ئەلوە گەورەی ئەم هەموو خورمایی لێە لە ناو بازارەکان چۆن دابەشەکرێ و بە چ نرخێکی ژەفرۆشێ. سڵاو لێ بە کاک عەلی چۆنی باشی بەو پێی کە ئەم دوکانە دەمێکە لە ناو قەیسەریا هەیە و بەردەوامیش خورماتان هەیە و زۆر بە تەرتیبیش دانراوە جۆری خورماکانم پێ بڵێ و نرخەکانیشی چۆنە؟ خورما نوحيتي زورة استنوحيتي هي هلا لقل كدهينين إيروكانا سعري هرزانة غير زور رغبتي للسنية استا أويان برحي حراقية
بەڕادن ئەوانە هێستا وەختیان نەمایە لەناو بەڕادی هەرگیرەیە ئێستا کە دێ سعری تۆزە گرانە چیلۆی 500 زەردەکە عێراقیە ڕەشەکەش ئێرانی سعرەکەشیان وەکو یەکەر 500 کیلۆی 500 چیلۆی ڕەشەکە مەریەمی ئێرانیە بەس مەریەمەکەی مریەمێکی باشە یعنی خورمای کوالیتی خورمایەکەی باشە نوێیە ئەوانە سەفاوی سعودینە چکولێتینە ئەوە بەچەنە ئەوە پاکەتی 15000 کیلویەکی تایە 900 غرامی تێدای ئەوانە پاکەتی 15000 ئەوەشیان برێمی عراقیە چکولێتی ئەویان ئەوە زۆر لەگەت چایە خوڕێوانی چای دەخۆن شەکریان تەری کردێ سوکەریان هەیە ئەو خورمایی دەخۆن دەنکێکم لەم خورمایە بەرێر چەنە ناتوانین بیخۆین بەس ئەوە نەبزام ئەمە بۆ کەسانەیە کە نەخۆشی شەکریان هەیە زیاتر ئەوانی شەکریان تەری ئەوەی دەخۆن بەس باقی خەرک زۆر ئەو نوحی دەخوا لە بۆی نوحێتش خۆشە ئەمە هەرچەنە پێویستمان بەوە بێ کە پزیشکێک قسەی لەسەر بکات زیاتر بزانین ڕێژەی شەکری ئەم خورمایە چەندێکە و تا چەندیش کاریگەری بە لەسەر و کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە کاگالی گرانترین خورما لای ئێوە کامەیە و جۆرەکەشی و نرخەکەشیم پێ بڵێ خورمای فەڵەستینیە لە دوو بیت تەوزیع دەکرێت باشە تەوزیعی عالم دەکرێت سعری 20000 لەبەر مانگی ڕەمەزان کردیتمانە 18000 ئێمە چوینە ئەلوە ئەم خورمایی لێبوو لەوێش بە هەمان شەوە هەر گران بوو لە ناو بازار بە 18000 زۆر باشە کامیان لە هەمویان هەرزانترە لە هەمویان هەرزانتر ئەوانەیە عراقی ئەویش دوو نوعەتەیە عراقی و ئێرانی ئەوان هەرزانە 3002 دانەی 500 بەس چیلۆی نابی خەڵک زیاتر حەزی لە عێراقیەکە یا ئێرانیەکە عراقیەکە بەڕەغبەترە ئەی ئەمەی کوێ ئەمە ناوی چییە؟ ئەوە حەزوەی سعودی ئەسڵە ئەویان چیلۆیەکە ئەوە نیو چیلۆی ئەویان چیلۆیەکە ئەوە هی مەدینەیە ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سانیتی مبارەکە ئەوەش ڕغبەتی زۆر لەسەر خەرک زۆر دەکرێت چیلۆیەکە بە 20000 باشە ئەمە خەڵک وەکو پیرۆزیەکەی زیاتر خواستی لەسەرەتی یان وەکو تامەکەشی خۆشە تامەکەشی خۆشە ئەمەش شێوازێکی ترە کە خەڵک زیاتر بە لایەنە دینیەکەی و بیری لێ کاتەوە و هەم تامەکەشی خۆشترە ئێمە ڕکلام بۆ خورما ناکەین بەڵام لە مانگی ڕەمەزانە زۆرترین خواردن کە ئەخورێ خورمایە دەست خۆش سەلامە باشە لێرە یان تۆ بیستوتە باسی واکەن کە خورما ئەگەر بە تاک بخورێت وایە؟ یانی ئەگەر خورما بخورێت دوو دەنگ ناسیان بخورێت یان 5 بخورێت وایە وڵای ئەم جەملە شتەی بۆ زۆریش مشتری ئەلێروکانە زۆر لەگەرمان باسەکە بەس برێنچ ئەمەش دەرێن وێتەوە ئەوها باشترە کەواتەوە بێتە جێی پرسیار بزانین بۆچی خورما بە تاک بخورێت ئەمە تەنها لە ڕۆ دینیەکەیەوە وەکو عادەتێکی لێ هاتۆ گەڕاوەتەوە یاخود چه حکمەتێکی تایە؟ عادەتان کاتی ڕەمەزانە زیاتر شیرەمەنی خورما بەکاردێت بۆ ئەوەی ئینسان لە بۆ سیحەتی و تەندروستی ئینسانی باشە شەکرەکەی ئاساییە وەکو لە بۆ نەخۆشیەوەی سوکەریشی هەبیار ئاساییە بخواتن بە نسبەت خواردنی زیاد و کەمیش ئەوە دەخەوێتەوە مەسەلەن ئەو ئینسانی مثل ئەو مرۆڤەی کە مەسەلەن چەند تااقەتەوی دەتوانی بخواتن دوو دنکی دەخوات سەی دەخوات ساری دەخوا هەیە کە بەجێرەی ئەوەی خۆتی شەهوەتی خۆیتی وەڵام من لە ماڵە شەر دەکڕم خورما و پەنیر هەستا کە زۆر خۆشە بخۆی خاستن بەهاران فەسڵەکەی خۆشە خورما و پەنیری کوردی زۆر خۆشە ژیان دۆستی ئەم جارەمان تایبەت بوو بە ئەو خۆراکە سەرەکیی کە لەسەر سفرەخوانی هەموو ماڵەکان هەیە بە تایبەت لە مانگی ڕەمەزان جۆرەکانی خورما نرخی خورما جا لەو شوێنەوە کەیت و هەتا ئەفرۆشێ و ئەگاتە ماڵەکانی ئێوە بۆ هیوایم کە جێ ڕەزامەندی ئێوە بووبێ هەمیشە سفرەخوانتان ئاوەدان بێت ماڵەوە.